پارێزەرên Donald Trump dibêjin piştî eşkerekirina hûrkariyên tometbarkirinawî ew dê dest bi amadekariyên qanûnî bikin. Ragihandina Serokê Îranê ku serpoşî û hicab yasa ye çi peyamê digehîne xwepêşanderên Îranê? û kampanyekê rêkek teknolojî vedîtiye ji bo paqijkirina ava vexwarinê. دەم باش و بخێر هاتن بەرنامەیە کورد کونەکشن ji dengê Amerîka li Washington. Parêzerekê Serokêberê Amerîka Donald Trump dibêje her ku lîsta tometên dijî Trump ketine destê wî ew dê pêdaçûnê pêda bike û di pêra dê pêngavên qanûnî ji bo redkirina wan tometan pavêje. جو تاکۆپینا گۆتا تەلەڤیزیۆنە ABC هێشتا gelek zû ye bêjin ka em ê çi bikin û çi pêşniyazên ji dadgeha rabikîn. Roja sêşemê dest pêka. Karbidestên kampêna hilbijartinên Trump duhî yekşemê ragihand ku wî li bere şeva sêşemê li Florîda ragihandinan bide piştî derketina peyamê ku ew dê wê rojê li dadgeha New Yorkê were tometbarkirin bi tawana dana bertîlê ji bo bêdengkirina xanimekê wî peywendiya seksî گل کربو ترامپ دل مالا خو مارالاگو ل فلوریدا تی بینین خو بدا ل سر تومت ل دیجی خو پشتیکو ج نیویورک ود گراکو او بخوا دل دادگه آماده با پاریزرین سروکی بری دونالد ترامپ رخنا ل تومت بارکرنا دیروکیا وی دگرن و وینا وکات تپاسر کرنا که سیاسی ددن ناسکرین لدەمەی ku Donald Trump بووە یەکەم سەرۆکی ئەمریکی ڕوبڕووی تۆمەتبارکردان بتاوانان دەبە دەنگی ئەمریکا کارڤەدانە نێفنەتەوەی لەسەر تۆمەتبارکردنا وی دشۆپینەوە و هەروەسا کاواتایە وێ ji bo ڕاستگۆیە سیستەمی سیاسی و یاسایی و دادوەریە ئەمریکی وێ چی بە؟ دۆناڵد ترامپ زۆر جار لە گرتبوونەوەکاندا بە دروشمی زیندانی بکەن لە ئەنگرانی هەندەدا و دەیگوت هیلەری کلنتنی نەیاری سیاسی پێویستە بخرێتە زیندانەوە بەهۆی بەکارهێنانی وەک دەڵێت سێڤەری ئیمێلی تایبەت بەڵام ئەوە ئێستا خودی ترامپە لەلایەن دەستەی باڵای سوێندخۆرانی نیویۆرکەوە بە فەرمی تاوانبار دەکرێت لەسەر پێدانی بڕی $130,000 بە ئاکتەرێک بە چەند هەفتەیەک بەر لە هەڵبژاردننی ساڵی 2016 بۆ ئەوەی ئاکتەرەکە دەمکوت بکات بەڵام ترامپ نکولی کردووە لەوەی هیچ کارێکی هەڵی کردبێت و پارێزەری ناوچەی مانهاتن ئالڤن براگی دیموکرات ئەوەی تۆمەتەکانی دژ بە ترامپ پێشکەش کردبوو تۆمەتبار دەکات و دەڵێت هاندەری سیاسی لە پشتەوەیە بۆ ئەوەی هەوڵەکەی ترامپ بۆ گەڕانەوەی بۆ کۆشکی سپی لە ساڵی 2024دا پوچەڵ بکاتەوە. سەبارەت بە فەرمی تاوانبارکردنی ترامپ من هیچ ناڵێم. کۆمەڵێکی بچووک لە خەڵک لە نیویۆرک گوتیان دەبێت ترامپ دادگایەکی عادیلانە بکرێت بۆ ئەو تاوانانی دەستەی سوێندخۆرانی باڵا ئەوەی کەسانی ئاسایی ئەمریکایین ڕەزامەندیان دژ بە ترامپ لەسەر تاوانەکانی دەربڕی لە ناوچەی وێست پام بیچ لە فلۆریدا لە نزیک ئەو شوێنەی ترامپ لی دەژی داکۆچیکاران بۆ پشتیوانیکردن لە ترامپ هاتنە سەر شەقامەکان. من پێم وایە ئەوە دەبێتە جۆرێک لە پێوەەر بۆ وڵاتانی دیکە کە ببینن ئایا مەسەلەی شەشی مانگی یەک کۆتایی هاتوویان هێشتا شیانی خوڵقاندنی نائارانی مەدەنی لە ئەمریکادا هەیە. سەبارەت بە تەوەرەکانی پەیوەست بە سەرۆک ترامپ و سەرۆک بایدن هەروەها گواستنەوەی دەسەڵات لە یەکێکەوە بۆ یەکێکی دیکە و هەروەها مەسەلەی دۆخی ئێستای سەرۆک ترامپ. ژمارەیەک لە کۆماریە ناودارەکان دەنگی خۆیان خستە پاڵ دەنگی ترامپ بۆ سەر کۆنەکردنی بە فەرمی تاوانبارکردنی ترامپ و دەڵێن هاندەرەکەی سیاسیە. من زۆر ناومێد بووم لەوەی کە ڕابەرانی کۆماریەکان نەک هەمویان بەڵکو هەندێکیان ئەوانەی ڕەخنە لە بە فەرمی تاوانبارکردنی ترامپ دەگرن لەبەرەوەی تەنانەت ئەوانە تاوانبارکردنەکەیان هێشتا نەخوێندەوەتەوە چونکە مۆرکراوە و داخراوە. هەتا ئێستا دواترین کەس کە ئەمریکا بە فەرمی تۆمەتباری کردبێت ڕیچارد نیکسنی سەرۆکی پێشوو بووە ناوبراو بەهۆی ئەگەری لێپێچینەوە دەستی لە کار کێشایە و لە ساڵی 1974دا کۆشکی سپی بەجێهێشت بەڵام هاوکات ژمارەیەک لە وڵاتانی دیموکراسی دیکە لێکۆڵینەوەیان لە سەرکردەکانی پێشووی خۆیان کردووە و لێپێچینەوەیان لەگەڵدا کردوون و بگرە لە زۆر حاڵەتدا سزای سەرکردەکانی پێشویان داوە و زیندانیان کردوون لەوانە لە کۆریای باشوور و ئیتالیا و فرنسا بۆ سندی سین سمکو عزیز دەنگی ئەمریکا.
كي اف دوز لديجي ترامب بكريو تشما لنيويوركي وهروسا اف دستاسون خران كينا وتشكسن نهاب مرة سيروان قش وهفكار للسعودية آماده بخير هاتي سيروان بري وينا من تخص بزانم كاتشتي نو هيا دفي دوزادات كرنا ترامب دا تشتا حري داوي وكو درابورت جهات داخل اوكو سبا انكو روجا سي شمي وترامب اوايكي فرمي هاردا دغه هلبت جبركو سروكي كي بري امريكايا دبيجن كلبچا ناي كلبچا كرين او تاني لقال امبيجن سيكريت سيرفيس بوليسي تايبت ين حكومه امريكا هر ويدك باواكي فرمي دس بروسيس بك شخو بروسيس تاني دس بيك و بدرجاهي ام دروجه بيترس بحثاي بكن لسبب اواكي فرمي دس بيتك چما لمنهاتن نيويوركي افدو ساعتي فكرن وكي دجي او دز فكريا برسايكي تشما جبركو ترامب او بزنساكو وقتا جارا لغور او دبيجن شخو اف كيس قش لسرويه كي كو ترامب برا وكو برتيل دابو و خانما فيلمين يعني اكتر فيلمين سكسي ستورمي دانييلز كو بري هالبجارتين بحزار وشازداج بوكو ناخذ لسر او بيونديات جنسي نافرا وانده او پیوندیان پراداینه بریا پاریزر کی ترامپ یوی چاغی مایکل کوهن نیویورک کاتبو داین وکو مصرف کمپانیا ترامپ نیویورکش کوبنگه هاوی نیویورکش بر سروی اساسی دوزگری گشتی نیویورک اف دوز وکیریه لویده کی کو اف نتنه گریدای هلبجارتنای لی گریدای سختکرنا کار يعني سختكرنا بزنس جبروا له قش لنيويورك هذه دبيجن شد جمعره كتاوان نجل دجيبي بل لدوي تشارجو بدا لمن دخص سيروان تشغل كي جرينجل امريكا تشدي با اوجي دستيا سن خوران قالك جيدي جيا لامريكا اف سيستم دست نشان كرنا دستيا سن خوران انزو خازم مش مره بيجيكا تشاي بكرتي بكرتي بريوي ازبيج استخازم بيجم اف توان ديجي ترامب حطان ها كاس نظانه صدي صد شنه او دوز افن لسبه بلكي سبه جي ديار نبل جبركو حيان ها قش قرطيه وجما في دوز غري قشتي او كويكي بهله دستاسون خواران لامريكا وهي بشكش قانونا فدراليه امريكا تجاركو دوزك ورا فكرين لديجي تشي ولات يك امريكيان كسكي كل امريكا دجي دستيك فدراليته هالبجارتنج 16 بو 23 كسان داكو غهداريا شاهدان و دیدوانان و کسی دوزگری گشتی بکن هگر بلگه تراوی اتکن دلیل تراوی که دکن کو دوزه که توانباری لدیجی کسی کی وکن ادی اوایا او دسته نبریاری دتن افایت خالک گرینگ داخل تنه پیشنیار دکن واردات گهکرین لی ت دسالات وانتنه کو خلکه بسوج یان سوجدار بکن لی او ما قلتيجي او دبيجن بونمونا اف كيسا هجاي هنديه كو دادور بخدادگهی و لیکورین دیگل وی کسی ورکرین تشتی مزانی کو دوی دوزیدا 12 جوان دستیاسون خوران او راسته واوجد 12 هجماره هري كيمه 16 حتى 23 كسان هجماره هري كيمه دفيغو اريبكن جبوكو او دوز باوايكي فرمي ور فكرن او كس باوايكي فرمي ببرمان صباحي وشعب سيروان سباس بيتر سيح كسان مرنا بشتكو دزگها نشتمانيها امريكا يا كشو هواي بشتراس كريكو بيتري سيح باهوزن بهز قومنا لامريكا كشو هواي دجوار جروش آوا بر باشور و باكور روش هلاجي لامريكا هشتهر بردوامه کشو هوای تندو باهوزن کجرد چندین روزنبوری دا به سر نحوی لاتین امریکا دا گرفته بو خدمتا کشو هوان اجتماعی دی بیجید باهوزا EFC بو گوبای به 1165 میل دمجمه گدا لویلات ارکنسارو دای و زیانین مازن گهاندین باجارو که وین گوبوی اگر امرنا 4 کسان دانی و سوزن جانستن رزگار بون خود حمام خو و پاراست بون تدکاری دنگ به بهیزی چاو برمایی لمال دکتن استرسیام دار بکوه سرما لتنسی نیل یاکوبو 65 سالان دخانی خوب جیایه دیسان خود حمام خوب پاراست بو که جاوه دبیجید اگر اول سر جهن خوما با چید بیت رزگار نبابا مالا من همه رابو من هسکر کوه مال پارچه پارچه ببه لباجر سالبن اندیانا پتر مال و بازرگانی ویران بون شاردار ویر دبیجید گوکو هرمه کاشار لحاتیه با آخافتنا لگل خلکه و چونا نافتاغان دی بچاوی خوب ببینی که چه قاس ویرانی لور چه بویه
فلوک نسن و جوسک دیگل 205 کسین دیبون گل شانوه که و بون بودیتنا کنسرت که لباجر بلودیر ایلینوی گونیزی که دمجمه رگه جروش آوای شیکاگویا دماکوش بر بهوز اینیه بانوه کم بو. هما چرکه که رش بو تقینک مزن بو و تنه بهنا توزه دهاتو هر تشت لهوای بو. او لگل دهان کسین دی بازدان دا کوهاری خلک آسماین بگن. تنه کومک دارانه و میخ بیوانه. جبر ویکه که هونی چی بکن دماهون ببیسن مروف دبنده گازی دکن. فردریک فورست یه 5 سالی هات کشتن. لدلاور پولیسان پش راست کرد که کسی هیلوی رژی جیانا خوش دست دایه. جبو راپورتا دریک دنیس هاتین مای دنگ امریکا. واشنطن برنامه‌ی ئەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. للدواني كراسة خدارة التلفزيوني دولة إيران سرو كوماري إيران دليتن كحجاب ياسايا دواي أوي قرتيكي فيديو نشان دا بيابك مازد فريدا تاتسر سري دو جيني إيراني كسرپوشيان دانا نابو لشاركي نزيك مشهد كدواتريش بهوي بيشانداني قجيانوا أو دو خانمة دست بسركران ژمارەیەکی زۆر لە ژنان لە ئێران دژی بەرپرسانی وڵاتەکە سەرپۆشەکانیان لابردووە دوای خۆپشاندانە سەرتاسەرەکەی ناو ئێران کە بەهۆی مەرگی ژینە ئەمینی تەمەن 22 ساڵەوە سەریان هەڵدا بەڵام پرسی باڵاپۆشین وڵاتەکەی وروژاند دوای بڵاوبوونەوەی گرتە ڤیدیۆیەک کە تیایدا پیاوێک لە دوکانێکی شارۆچکەیەکی نزیک شاری مەشهەدی باکووری ڕۆژهەڵاتی ئێران ماز دەکات بەسەری دوو ژندا کە حیجابیان نەکردووە بە دوایدا سەرۆکۆماری ئێران ئیبراهیم ڕئیسی جەختی لەسەر پەیڕەویکردنی سەرپۆشینی ژنان کردەوە. پیدا شدن و گفتن که ما ئەگەر کەسانی کە بن بڵێن هەمان ئەو باوەڕی ئێمان نییە ئەوە ئەمە پرسێکە بۆ ناوەندی زانستی و ڕۆشنبیرەکان و هەروەها قوتابخانەکان بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و قەناعەتیان پێ بکەن ئەمە شتێکە ئێمە زەختی لەسەر دەکەینەوە. ڕئیسی وتی حیجاب یاسایە لە ئێران. ئەمریز کە هەموارێ بەڵام گرنگەوەیە کە ئەمڕۆ ئێمە فەرمانی یاساییمان هەیە ئەوە مەرجێکی یاساییە وا دەکات کە دەبێت هەمووان یاساکە جێبەجێ بکەن. دەسەڵاتدارانی دادوەری فەرمانی دەستگیرکردنیان بۆ ئەو پیاوە دەرکرد کە ماز دەکات بەسەری دوژنەکەدا کە بە هەمان شێوە فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچوو بەهۆی پێشێلکردنی یاساکانی باڵاپۆشینەوە. لەگەڵ ئەوەی ژنان لە ئێران مەترسی دەستگیرکردنیان لەسرە بەهۆی سەرپێچیکردن لە یاسای جلوبەرگەوە هێشتا بە شێوەیەکی بەرفراوان لە مۆڵ و چێشتخانە و دوکان و شەقامەکانی سەرتاسەری وڵاتەکەدا ئەو یاسایە پێشێل دەکەن. ڤیدیۆکانی بەڕەنگاربوونەوەی ژنان کە سەرپۆشیان لەسەر نییە ڕەخنەی زۆری لێگیراوە. ئەکتەری ناوداری ئەمریکی نازەنین بنیادی لە کاتی قسەکانیدا لە پراوێزی لووتکەیسی لەسەر پەنجای فۆربس لە ئەبوزەبی لە مانی سێدا داوای لە جیهان کرد پشتگیری لە ناڕەزایەتەکانی ئێرانی زێدی خۆی بکات کە داوای مافی ژنان و گۆڕانکاری سیاسی دەکەن و تیستەمکاران دەترسن لە ژنی ئازاد و چالاکی سیاسی. ئەو سیستەمانی ژنان دەچەوسێنەوە و مرۆڤایەتی لە ژنان زەوت دەکەن داڕێژراون لەسەر بنەمای بەهێزکردن و هێشتنەوەی ئەو سیستەمە ستەمکارانەی دەسەڵات لە شوێنی خۆیان بۆیە دەبێت بە شێوەیەکی یاسایی ئەمە وەک فەرق و جیاوازی جێندەری بناسێنن بۆ ئەوەی بتوانین بەسەریاندا زاڵ بین. بە پێی یاسای شەریعەی کۆماری ئیسلامی ئێران کە دوای شۆڕشەکەی ساڵی 1970 سەپێنرا ژنان ناچار دەکرێن باڵا پۆش بن ئەوانەی ئەو یاسایش پێشێل دەکەن ڕوبەڕووی دەستگیرکردن و یاخۆ غڕامەکردن دەبنەوە. شایان پاشا دەنی ئەمریکا واشنطن. ئیبراهیم ڕئیسی سەرۆکۆماری ئێران دووپاتی کردووە کە دەبێت ژنانی ئێران وەک پێویستیەکی ئاینی حیجاب لەبەر بکەن. ئاژانسی هەواڵی فەرەنس پرێس ئاماژەی بە گوتەکانی ڕئیسیدا کە دەڵێتن حیجاب بابەتێکی یاساییە و پابەندبوون پێی ئەرکە. لە دوانەکانی ڕئیسی سەرکردە تونڕێوەکانی ئێرانیش هانداوە داوا لە دەسەڵاتی دادوەری بکەن کە ڕێوشوێنێک بخاتە بەر بۆ ئەوەی دەستبەجێ ڕێگری لە سەرپێشکردنی یاسا و ڕێساکانی ئاینی ئێران بهێنن.
ئەمە چ پەیامێکە بۆ خەڵکی ئێران کە زیاتر لە 6 مانگ خۆپیشاندان دەکەن دژی ئەم یاسایانە بۆ لێکدانەوە و شیکردنەوەی ئەم بابەتە کۆت کۆنەکشن میوانداری خانم ئەڤین مستەفا زادە دەکاتن چالاکوانی مافی مرۆڤ و مافی ژنان. ئەڤین خان سوپاس بۆ بەشداری جەنابەت و بۆ کاتی جەنابەت چاوەڕێی وەڵامی جەنابەتم. سڵاتان لێبێت تۆم کاتە ئێوە بینەرانیش باش دیارە ئێمە دەبێەوە لە بەرچاو بگرین کە لە سیستمی کۆماری ئیسلامیدا بنەماکەی و ماهیەتەکەی لەسەر ئیدیۆلۆژیەکی مەزهەبیدا ڕێژراوە. کاتێک کە دەڵێن ئیدیۆلۆژی مەزهەبی واتە پێویستی بە نەزمێکی کۆمەڵایەتی سیاسی هەیە بۆی کە حکوومەتەکەی درێژە پێبدا. بۆیە دەبینین لەو حکوومەتەدا هەڵاواردنی ڕەگەزی و تەنانەت هەڵاوردن بەرامبەر بە کەمینەکان کەمینە ئاینیەکان کەمینە نەتەوەیەکان و هەر ئەوی ترێک کە حکوومەت خۆی ناوی دەبا هەیەتی و بۆ ئەمەش بنەمای شەرعی دەگەڕێنێتەوە یعنی دەڵا حکوومەتی من لەسەر بنەمایەکی شەرعیدا ڕێژراوە و توجیهی شەرعی بۆ دەکات و لە سیاسەتیشدا ئەمانە بەکاردێنی ئەمە لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی بینیمان کە بەو بنەما شەرعیانە حکمی خۆی و حکوومەتی خۆی و ماهیەتەکەی ینی بردە پێشەوە لە ئێستاشدا دەبینین. بۆیە مۆزوعی ژن هەمیشە بۆی پرسێکی گرنگ بۆ چونکە ژنان زۆر باش لە سەرەتای ئینقلابەوە هاتنە شەقامەکان هاتنە مەیدان بۆ وای کرد کە بە کۆنتترۆلی ژن و کۆنتترۆلی بەدەنی ژن تەواوی جامعە کۆنتترۆلکە بۆ ئەمەش ئامرازێکی بەکارهێنا کە دەبینین لە حیجابی زۆرە ملێ وەکو هەم ئامراز ئیسفادە دەکا وەکو هەم هێمایەک بۆ حکوومەتەکەی خۆی کە حکوومەتەکەی مەسهەبێت ئامرازێک کە سەرکوتی پێ بکە. ئەوین خان ئەم پێشاتە دوێنێ دەرچووە ڕاگەاندنەکانی ڕئیسیش دوێنێ بوون دوای ئەو ڤیددیۆی کە دەرچۆ بینیمان ڤیددیۆکە کە پیاوێک ماست بەسەسەری دووژن ئەکاتن. ئەمە ئەبێ بەهۆی پاشکەس بوون یان پاشەوە چوون لە داواکاریەکان بۆ گۆڕانکاری بەتایبەتیش ڕەتکردنی حیجاب کە چەند مانگێکە لە ئێرانە خۆپیشاندان دژی ئەو یاسایانە دەکرێن. دیارە بربەرەکانی لەگەڵ ئەو حیجابە زۆرە ملەیە هەر بۆ ئەم ماوەیە ناگەڕێتەوە یا بۆ ئەم چەند ڕۆژە بەڵکو قۆناغایەکی جۆر بە جۆری لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەم قانونە دژە ژنەی کۆماری ئیسلامی ژنان ڕوبەڕووبوونەتەوە لەگەڵی لە هەموو ئێرانجاوە بە شکل و بە شێوازی جۆرا و جۆرەوە و ئێمە دەبینین کە هەر خودی ژینە ئەمینی بەهۆی ئەوەی کە حیجابە زۆرە ملەکەی بە چاوی کۆماری ئیسلامی ینی حیجابێکی پەسەندکراو نەبوو بە زەربەی باتوملێیان داوە قەتڵێکی حکوومەتی ڕوویدا کە ئێمە بینیمان هەموو ژنانی ئێرانی واردی قۆناغێک کرد لە شۆڕش ئەوەی کە بێنە مەیدانەکان و بە شێوەیەکی جەمعی و بە شێوەیەکی گشتی بزانن کە چەندە هێزیان هەیە و چەندە دەتوانن ئەو حکوومەتە و قانونەکە دژە ژنەکانی تووشی کێشە بکەن و ئەمە لە دوای ئەم شۆڕشەش کە زیاتر لە 6 مانگە هەیە تا ئێستاش بە شکل و شێوازی جۆرا و جۆر بەردەوامی هەیە و ژنان لە هەموو نافەرمانیەکی مەدەنی کەڵک وەردەگرنەوەی کە ئەم بەدەنە ناتوانێت کۆنتترۆل بکرێت ئەم بوونە ناتوانێت کۆنتترۆل بکرێت. بۆیە حکوومەت دەگەڕێنەوە دوایە بە هەموو ئامرازەکەت بەڵام حکوومەتیش لە ئێستادا لەمە یعنی واردی شەڕێک بۆ لەگەڵ ژنان ئەڤین خان بەرامبەر بەوەش سەرکردەتوڕەکانی ئێران داوا لە دەسەڵاتی دادوەری دەکەن کە ڕێوشوێنێک بەخاتە بەر بۆ ڕێگری لە سەرپێچیکردنی ئەم یاسایە چاوەڕوانی هەنگاوی تونتر دەکرێت بۆ سنووردارکردنی ئازادیەکان لە ئێران؟ بەڵێ لە دوای ئەم شۆڕشە دەتوانین بڵین کۆماری ئیسلامی بە شێوەیەکی ینی داڕێژرا و سیستمە سەرکوبەکەی خۆی دەباتە پێشێ. ئێمە دەزانین کۆماری ئیسلامی هەمیشە چەند باسکی سەرکوتی هەیە کە یەکێک لەوانە ئەوەی کە بە ئاتەش بە ئیختیار ناویان دەبەنێنی ئەوەی کە یا هێزە توندڕەوەکان یا شیعە توندڕەوەکان لەسەرەوە یا لە هەموو ئەم بەشی خوارەوەی کە و مەلگاکە کەسانێکی دیاری کردو کە خۆیان بێ ئەوەی کە بەڵگەیەکی قانونیان پێبی واردی مەیدان بن و ژنان سوکاتی پێ بکەن ماسیان بەسەردا بکەن ئەسیدیان بەسەردا بکەن ئاوی گەرمیان بەسەردا بکەن بۆیە هەموو ئەمە لە سیستمی کۆماری ئیسلامیدا داڕێژراوە و لە دوایەوەی کە سیستمی کۆماری ئیسلامی ئەزانێت لە مێشکی خەڵکدا ڕووخاوە ژیانی ئەو خەڵکە شادیەکانی ئەو خەڵکە ئەو شێوازەی کە خەڵک بیر لە ژیان و لە ئایندەی خۆی داکاتەوە لە هی حکوومەت ناچێ بۆیە لەوە ترسی لێنیشتۆ بۆیە دەبی بەڵێ من چاوەڕوانیەوەی دەکەم کە بە تونترین شێوە هەڵسوکەوت دەکاوە وەکو ئەو ماوەیەش کە زۆربەی قانونەکان و ئاینامەکان و سیستمەکانی ینی بە جۆرێک وادار کردو کە ئەمە ئەنجام بدەن و ئەمە دەبینینەوە ڕۆتێکە تەنانەت ڕۆژانە گۆڕانی بەسەردادێت لەو شێوە توندێک کە بەرامبەر بە
ژنانیان گرتوتە بەر. ئاوین خانم ڕاگەاندنەکان وەڵامی گرتێکی ڤیدیۆ بوو چەند جارێکمان بینی تێدا پیاوێک وەکو بینیمان لە دوکانێکدا ماز بە سەرسەری دوژن فرێدەداتن. ئەمە نیشانەیەکە کە خەڵکێک لە خۆیەوە خۆبەخشانە دێن یاساکانی جلوبەرگ دەسەپێنن. ئەمە چەندێک خەتەرە لەسەر کۆمەڵگای ئێران. دیارە ئەمانە کەسانی خۆبەخش نین، ئێمە ناتوانین بەم شێوەیە ناویان بەرین، بەڵکو ئەمانە کەسانێکن کە لە ناو سیستم و فکری جمهوری ئیسلامیدا قاڵ بوونەتەوە. دروستە بە ئاتەش بە اختیار نێوان هەیە، بەڵام ئەمانە هێزێک وە قودرەتێکی زۆریان پێدراوە لەوەی کە لە هەر شۆنێک بینیان کاتێک کە ژنێک بەپێی ئەم فکری کۆماری ئیسلامی ناجوڵێتەوە وارد بنجا ماستی بەسەردا بکەن، ئەسیدی بەسەردا بکەن، ئاوی گەرمی بەسەردا بکەن، یا تەنانەت لێیان بدەن سوکایەتیان پێ بکەن. لە هەموو ئەمانە دەستیان ئاوەڵەیە و هیچ کات سیستم لێپێچینەوەی یاساییان لێ ناکە، چونکە دەستی ئاوەڵە کردو، چونکە هەمشیەی ئەمیان بۆی هەیە. بۆیە ئەمانە دەبی بڵین بەشێک لە سیستمن و سیستم لەوانە ئیستفادە دەکا بۆەوەی کە لە ناو کۆمەلگادا ترسێکی زۆرینە بڵاو بکاتەوە کە لە هەموو شۆنێک نەفەری هەیە، تەنە هەر لە دادگاکان نیە، هەر ئەو هێزانەیە کە جلوبەرگی لە بەردایە، بەڵکو هێزێکی زۆریش ڕژاوەتە ناو کۆمەڵگا کە هەمووی سەر بە فکری جمهوری ئیسلامی و هەمووی ئەو بەرنامە پیادە دەکاوە لە ئەنجامدا دەهێوێت ئەم کۆنتترۆلی بەدەنی ژنە و لە دوایشدا کۆنتترۆلی کۆمەلگا بەدەستەوە بگرێت کە بەڵێ من ئەو شتە کۆنتترۆل دەکەم و ناڵم بەرەو پێشەوە بچێ، بەڵام ئەمە سەرکەوتو نابێت، چونکە ژنان بەرەنگاری ژنان ئێمە دەبینین چەندە، ینی هەر کاتێک شتێکی واڕوو دەدا چەندە ئەوەی کە ژنان هەڵوێستیان تونتر دەبێ و جددیتر دەبێ دەیبینین ئەمە لە ناو کۆمەلگادا. ئەڤین مستەفا زەدە چالاکوانی مافی مرۆڤ و مافەکانی ژن زۆر سوپاسی بەشداری جەناب دەکەین. باز بۆیەوەش. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی. از لقمان احمد هر دو هفته جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنکی بمرنه. ده هەڵبژاردنên dahatî li çardeyê meha Gulanê lê Tirkiye jin dikarin çi rol bileyzin. Ji bo bersiva vê pirsê Kurtkonekşin mêvandariya xanim Ayşe Açar Başaran parêzer û siyasetmedara Partiya Demokrata Gelan HDP niha ew parlamentara bajarê Batmanê ye û berdevka Meclisa Jinan a HDPya. Spas Ayşe xanim bo ji beşdarî û wextê we cenabî we hûn çawa rolê xwe divan hilbijartinan de dibînin. اش سپاسکم دم باش من بزنن ام بر به هلبجارتنک بدیروکی و دیچن ترکیش برکو اد دم درجه AKP ترکی استاتاره اند دمان دگو لسر کار بود استاتاری خو بردوام تکر پلاستیشی به نکنیش علی جناتش علی واقعی اند سکفتی و ما في مروبای کم به هذا الفکر ندم درجه جدما مهبر اتفاقا خو اوقات بي حياه ايرو براستيجي تركيا جانا جواكي بالكلام بريد بنبويه هربو الهندك شنك تركيا تقتل كرن دەستکەپی ژینەتەف هاتن تێن نیقاشکردن شتەوەک پەیمانە هەر پەیمانە ئیستانبوڵێ بێزانن دەڕەوشە قۆڕۆنا دەبوو ژن هەری زێدە بە توندی و ئێریشە ڕووپڕوودمان وەک نیقاشک هاتە بەکردن و سەر و کۆمار ئەردۆغان یەک شەوێرە و ئەزێژ پەیمانە ئیستانبوڵێ بەکشیانە. یعنی اونێ من دخواست عایشە خان بپرسم یعنی ئەف مەسەلا ڤەگەڕاندنا تورکیەش بۆ ناو پەیمانە ئەستانبوڵیا تایبەت بە مافی ژنان یعنی اونێ کامپێنا خۆیان هەڵبژارتنە لەسەر وێ دەینن یان وێ بکەن بابەتێک ژێ کامپێنا خۆیان هەڵبژارتنان مدو برنامه کو کمپانی خود جواکی پار بکرن زنش برکو همبری پارتیا مدو ساعتی بکرن امیر سر پارتیا کسکو چپ یعنی ترکیه یه سول امیر تکمن بجاتنه مدو برنامه خود بر رای گشتیل پار بکرد دور داشی یک مجارک سرکه بگراندن پیمان استانبولی و همان دمیده زاگون گو ایرول ترکیه هات مور کرن پیش روزی بهتر به باندور ورن تکمن مری
هویت یک خالا گرینگ ابو عادی جی نتنه پیمان استانبول براستی دست که جنا بکلم پری هاتن بن پیکرن و دیسا ما فيش نات تنكرن يرو لتركيشن وق معقول ونما معقول هفتين جدا كرن وجن دسينوري معلباتي دا خواسكن دستاتار دسينورا معلباتي دمينن نخدي مافن وازاد يا خوا دا خواز نكن جبر بيريشا روبرود مين ديك بحزارها بعلما جبركو ازاد يا خوا دا خواسكرن ان نام تشاري ورد هنا هاتنكرتن الجن دماغو جبو ازاد يا خوا جبو حشر رجع خوا دا خواسكن کو در كبن كورونا قادا بهمبري تنديا مير دولت دمينن وهر رو بنجوا كديجي بهمبري تنديا روبرود مين ايروج برغو سياستا شر و سياستا نراستي مشاندن جواب خزاني مازن رويه اما باندورا هر زياده خزاني سرجتي بيكتي عايشه خانم ام ديفيجن كامبين هالبجاتنا دست بكري وديفيجن كامبانيا هالبجاتنا دست بكري بهر حال مدخواس بزان و خانمان وهدفي بقشتي همان دلي فيا بارتولارين دين سياسيها يانجي اصطن لبيش خباتوتين دانين يا بيلا ما نهتس بخباطة كري أما أبدا ما تريش أم بأستنجا روبرود مينن تشبه كل تركي إيرو أم نكرم بديمقراطية هي أنشأ أم نكرم بتركي وقت دولة زاغونا ما كزاغونا قبول تك حقوقنا ماي إيرو حقوق تركي بن بهندورا أكبدية نقولي واحد زين متفدقين يا زحمتي واستنجد بيش روجه دي بوكو بيش ما ورد فسنا ما ام تجربه ما ديروكي هن يرو خواستن ما بيري بهلم بي الترناتيف بهلن ام فاستفارتي كسوچب ديك بن بجاتني ود همان ده ميد به بجاتني دشي هري جوش و باوريا خا ام بي كامباني بيش بخن ام ميسا جنا هدف بيجي وقت ميسا جنا آكس كو تشبجي باخباتا بيش روجه دي زيادة ترجع من بيش بخن ما دخاس بحث بسيارة برنامج بكن يعني مزان هدفي قالكي جرينجي ددا خانمان واناجي قالكي بيش دي خن تبيجي وبرنامجك رخصتي هبا جبو هايدار كرنا جنان هطاكو دنجي خو بدن نامزدين وبتر خانمان ببن ناف برلمان تركيا إداهاتي هالبد راستش ام وقت فكريات عما ام نامزد صديق بينجي بجيتكن و نتنش جيجو نين هل بجاتن جيجو ورن هل بجاتن جي ام بفكري قطع جي ام بس صديق بينجي ما بين يعني تهمان لما ده دما بهري ده ما صديق سيو حشت جن البرلمانتوي ده تمثيلي وحاطهم هل بجاتن ما تبدا ميدا ام بكن قش صديق بينجي جن وقت هذا في البرلمان تويدا بتجيب لباجارة دوراية كمان بقلب باجارة أمي بدين جنا ونتني الصديق بينجيشن أمي باورية جداج قاضي جدا بكون كوجين ورن اللي بيجاتون ودنجا قد البرلمان تويدا جب بدين بتجبر أم البرلمان توينا نعم دبي برلمانتو تاني قادة تكوشينية راست أم قادة كورونا دجت تكوشين جد هرتون تكوشين أما تكوشين وتكلي أقوات برلمانتو إذا دبي روشة دجي جي خوب بينا عايشة خانم دخواست جبلي مثلا خانمان وهالبجاتنا روليوان نعبروكي بابتي ما دخواست بسيارة كدي بيكون كو تمام بسيارة جي هم هر كسا قد يكون كو اندامي هذا بي بيان جي بشتفاني وان با وبريارة خدايا هوني دنجي بدن كيج چار نامزتين سروكاتي يانا دبيت دميدا مشقن سكناقوا برايق اشترا بار بكربو ما قلت كم نامزت ترناخل كشروج دشي أما سر نافجي نقاشوا برايق اشترا بار بكرش بركو أف مجار دماغو سرقة مكشتيجي أنا بو سر زمان شوي بندخلنا نامزت ماستندا رول خوي ديروكي ليست كشروج دشي بنافجي وبرايق اشترا أمي بار بكن خانم عايشة آچار باشاران پاريزر و بردفكا مجلس جنان آبارتيا ديمقراطا قلان هدفي برلمانتارا نهايا باطماني بمرابو راستخوام قال كي سپاسيادت كن
ئەمژی سپاسنە مێبیتکن بۆ پشتی چاردەی گورانەیش بۆی شنا وڵاتێک گوت بێتر بە ڕەحەتی توکاربن و بژین ئەمە بهەبراوا بکەن سپاسکن بەهەرحاڵی ئەمژی گەلکی کێفخواشن کوەژی دیسان داوت بکردن و دیسان باوریەوە وەرگرن لەسەر پاشە ڕۆژە تورکیە. سپاس. دوای ئەوەی لە ناوەڕاستی مانگی ڕابردوو سەرۆک وەزیرانی عێراق لە یادی 35 ساڵەی کیمیابارانی هەڵەبجەدا هەڵەبجەی وەک پارێزگایەکی عێراق ناساند و پرۆژەی پێکهێنانی پارێزگای هەڵەبجە ئاراستەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کرد. ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش خوێندنەوەی پرۆژە یاسایەکی خستە بەرنامەی کارەوە. هاوڵاتیان چاویان لەوەیە کە هەڵەبجە بکرێتە پارێزگایەکی کردداری و بودجەیەک بۆ ئاوادانکردنەوە و بنیاتنانەوەی دابین بکرێت. پامێری دەنگی ئەمریکا فەرحان هەورەمانی ئەم راپۆرتە لەوێ ناردووە. نيابة عن الشعب نفتتح الجلسة 11 للدورة. پەرلەمانی عێراق دوای ئاراستەکردنی پرۆژەی پێگەێنانی پارێزگای هەڵەبجە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە خوێنەوە بۆ پرۆژە یاساکە دەکات کە لە ساڵی 2014 حکوومەتی هەرێمی کوردستان ئاراستەی ئەنجومەنی وەزیرانی عێراقی کردووە. ئەندامێکی پەرلەمانی عێراق دەڵێ پەسەندکردنی پرۆژەکە لە بەرژەوەندی پارێزگای هەڵەبجەدایە و بودجەیەکی تایبەت بۆ پەرەپێدانی پارێزگاکە بە دوای خۆی دادەهێنێت. تەم بودجەیەکی تایبەتی بۆ دیاری ئەکرێت هەمووکو پارێزگایەکی تازە ئەبێت تعاملی لەگەڵا بکرێت کە خۆتان نەزان ئەم پارێزگای هەر بەڕاستی بوونی تەحتی وێران بووە کەنجەن جاریش کتابمان کردووە پێش بە پارێزگابوونی هەڵەبجە لەو کاتەیە کە هەڵەبجە لەلای حکوومەتی عێراقی قەزا بووە داوای ئەومان کردووە کە بودجەیەکی تایبەت بۆ هەڵەبجە و سەیسایق و پێنجوێن دابین بکرێت. لەگەڵ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2013 هەڵەبجەی لە قەزاوە کردووەتە پارێزگا بەڵام بەشێک لە خەڵکی شارەکە پێیان وایە تەنها تابلۆی قەزاکەیان کراوەتە پارێزگا ئەوان دەیانەوێت ئەو دۆخە داخراویەی شارەکەیانی گرتووەتەوە بکرێتەوە. پێ ئەوەی کە ئۆکوتای سەر لە کوردستان باڵک کراوە بەڵام لە عێراقا بە ڕسمی نەنووسێنراوە ئەگەر بکرێت و بێتە پارێزگا داواکانی کە بودجەیەکی تایبەت دابین کرێ بۆم شارە خزمەتگوزاریەکی سانە و سادە و ساکاری بۆ کراوە ئەوە نییە بڵێیت ینی سیمایەکی محافظی پێوەیە بەڵام ئێمە تەمە ناکەین لە دوای بە پارێزگابوونی هەڵەبجە ئەو ڕۆقە ئەو خزمەت گوزاریانە کە پێویستە بۆ پارێزگایەکی شایستە ینی تۆ بیتت لە مەدخەلی پارێزگایەک و داغڵی ئەو پارێزگایە سیمای بە پارێزگابوونی پێوە دیار بێ. هەموو دانیشتوانی ئێرە ئێمە داوامان ئەوەیە کە وەکو پارێزگاکانی تری عێراق حکوومەتی عێراقی ئەو بوجە پارەیە کە دائنێ بۆ پارێزگاکانی تر دابنێ بۆ پارێزگای هەڵەبجەش. کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە پێشوازی لەم هەنگاوەی حکوومەتی عێراق دەکەن و دەڵێن هیوا دەخوازین هەنگاوەکان کردداری بن. هەوڵی ئەمانە نادیدە ناگرین و زۆر سوپاسیانەکەین بەڵام ئێمە پێمان وایە تەنها گۆڕینی ناو کافی نییە بۆ ئەم شارە. ئەم شارە لە قەزاوە بکرێتە پارێزگا ئەبێ بە فعلیش لە قەزاوە بکرێتە پارێزگا. بەپێی پرۆژە یاساکەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ساڵی 2014دا ئاڕاستی عێراق کرابوو سنووری پارێزگای هەڵەبجە لە 4 قەزا و 7 ناحیە پێگات بوو بەڵام بەپێی مادەی دووەمی ئەو پرۆژە یاسایی کە بۆ پێگەێنانی ئیدارەی پارێزگای هەڵەبجە ئێستا ئامادەکراوە حکوومەتی هەرێم دەتوانێت سنووری پارێزگاکە دیاری بکات. لە ساڵی 2021ەوە حکوومەتی هەرێم سنووری پارێزگای هەڵەبجەی بە قەزای هەڵەبجە و 4 ناحیەکەی خۆی دیاری کردووە. ژمارەی دانیشتوانەکەشی ئێستا نزیکەی 120,000 کەسە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. بەهای نفتێ لە سرانسەری جیهانی بلند بوو پشتی عربستانە سعودی و هەنێک ji ئەندامین دیên OPEC Plus ji nişkê kêmkirina derhênana nefta xwe ev sal ragihandîn. Amerîka her zû karvedan nîşan daye û ew pêngav bi pêngaveka bê şêwir û bê amojgarî binav kir û got jî cîhanê pêwîstî bi nizmkirina behayê neftê heye ji bo pêşgirîkirina geşekkirina aborî. OPEC Plus dest bi kêmkirina 2 milyon bermîlên neftê kiriye lê pêşbînî nahê kirin ku ew berdewam be. Rusya jî gotiya ew dê ji nîv milyon ew jî dê nîv milyon bermîlên nefta xwe ev sala kêm bike. Lêgdana hejmaran li gora Reuters têkrayek kêmtirkirina berhemînana neftê dê bigehte 3.7 milyon bermîlên neftê her rojekê. Ev jî 4 ji sedê ye ji daxwaza cîhanê li ser neftê.
لفانها ما سوريا بدقرتا ناف جواكا عربان سرق بشار الأسد سردانا ولاتن عربي كريا چند ولاتان بار وأفصال جونهاجي فيصل مقداد وزير الدربي سوري سردانا مصري كريا بشي سردانا چند ولاتين دي أفحول چندي جدينا ودي چندي آلي كاريا وغراندنا شامي جبو ناف جواكا نف نتوي بكاسير وان قدشو أفكار من ديسان لقال ما يصير وانجار كدي سفاز بتا تبيجي چندي جدية چند أف بنغاوكا برفنديكو سوريا وغرتا ناف جواكا نف نتوي بله داخل جدية جبرقو بشكز دس بيشخريا برفرهتريا عربية كو إمارات و چند ولاتين دن وكو بحرين وعمان دس بيكر مش خو صالات شو دس بيكر وقتها أسد بشتي 10 صالات بو جاريكي سردانا ولاتكي كان دافكر ولاتكو أو بايكوت كرون بيهندي وخوني دبلوماسي جبر شرنا خويه سوريا 10,000 دس بيكر 10,011 قد كربونا بجارة بيشية بري چند حفتيان أسد سردانا عمان كر بري چند روز يعني حفتي كده حفتي سردانا روسيا كر أفا قش جوي دس بشك جوي دس بيشخريا عربي كو دخوازن سوريا ديس فجرين وقت بيجن حمبيز عربي وبيوندين خويه دبلوماسي بسوريا فجرين حتى السعودية جيكو ولاتي هري مزنة وزلهزة عربية مزنة بيوندين خو راج هانكو بيوندين خوي دبلوماسي دوار صار أصلا قنصلي بسوريا فجرين أو دبيجن نجهشي أصلا كو بيوندين دبلوماسي صار أصلا سياسي بالتمامي جنوبا فجرين لداخل أفايا جرينجا عربان بريار سنديكو إدي سوريا جارا قدم فجرين ناف سوريا والله هذا كويران بوي الشريعة چندی او آمادهش بو وان پیوندیاش بو وی پینگاف برف فکرنا برف عربان ولاتن عربي برف جهاني پیوندی که برجوندی نبره هر دو آلان هی عرب دخوازن سوریه وگرین جبر روشا کل سرانسری هرمی چید به دخوازن ادی سوریه وگرین وان ادی گهشتن باوریه که کو سوری نما کار رژیم سوریه و گوان بانگ پیت کر نما ادی دچه ادی بویا دی فاکتو و سوریه جی پدوی یعنی رژیم سوری پدوی به جنوب آفاکرینه هی و حتی کو جنوب آفاکرین چه به دوین ولاتین زنگین لهرمی بتایبت ولاتین کنداوی پشگریات بکن برجواندية كدؤالية هم عرب دخوازن سوريا وقرينا ناف حمبيزا خوش بركو بيوستي بسوريا ورولا سوريا استراتيجي الهرمي هي وسوريا جي بي دي في بآليكاريا درافيا ولاتين عربا جبونو وآفاكرني هي وآليكار بأفهمو بينغاف آليكار بن جبوكو سوريا حكمتها سوري يا شامي دا صلاة هو وقرينا سر هرمين كو نهانا دستي بيدانا چل دستي كومالين چكدار دانا چل دستي أنا هنا خال هنا هين نمصري ونسعودي ونإماراتي سروي كيل هفناك مجبر لكن أفحر ولاتي ما بحث عن كير مصر وعربستان السعودية وإمارات بشكل كواليسيون دجي داعش يا بسركش أمريكا أف حرسي ولات بتايبت آليكاريا كمزن بشجريا كردا كرنو وبشجريا بروجيا ريفبريا خسر وهزن سوريا ديمقراطيك الوي هرمي كرنو حتى نها فيدا قيجي بيوندي وان بويا كير هرن قالوا أف آلي آمادنك وسوريا فجر سوريا بري 2012 برسيا دويدا كيدية سوريا جي وهناك تنازلات بدك الدخيلة فخالك جرينج سوريا نما سوريا بريه وجي فيك زانا عربي كي زانن وخالك سوريا جي تركيا بونمنا ولاتك كو أردوي داغري كومالنكو أو بشت قريا وعندك إنه حتى هناك سربازين يجي مثلا تركيا عردي سوري داغر كن حتى كان دوي آلي كار بجبوكو سوريا وينا قبول نكر وينا رد بكا وجارك هذه عردي خوفا قرينا شروف كارد بيجن سوريا هلوستا سوريا دفي واليدا جيا أردوغان پر بهست رجبركو أردوغان چند جراجي وكو حركز دزانه داخواس كربوكو بأواكي راس راس لكل أسد سروكي سوريا بشار الأسد كون ببه لحيانها سوريا دبيجاهين أو ساقا بيدا نبويكو أمجارك دن دروشك نودا لكل أردوغان كون من سوريا دزانكو إيدي أردوغان بتايبت جنوها حتى شاردي قولاني دما هالبجارتنين تركي نأما ديكو خوبك كارتك هالبجارتنين وتي خدستي أردوغان ده پشتیوه بلکی جیروک کنوبه بلکی روشه کنوبه. سیروان قال که سپاس جبو تاتو هاتی رو هاتی برنامه هر جاره که توری برنامه شرط پشتی برنامه از قهوه کشتر بکرن. از قبول بکن. جبو دوله من کرنا برنامه. سپاس جاره کردی. خوشم. سالی دهنان برنامه کی فرهنگی و هنری بشی کردی دنجی امریکا. من اسو جبار لواشنطن دي سي و هر دو هفته جاري دب من میوانی ماڵەکانتان لەگەڵمان. گروپ
گروپك يعني جروبي نيمچا سربازي روسي بنابي واغنر ايرو دوشام يگوت كو وان دست بسرنيفا باجار بخمود لروشلاتي اوكرانيا دا گرتيا وكنترول اخوا يا ساي لسرباجار راغهان يلي كيف رادگهينا كو هيزنوي هشتا باجار دنو كنترول دستي وان دا شر گرتنا بخمود بري چن مهان دست بكر بپشتوانيا وان هيزن واغنر ج سربازي روسي را اوكرانيا هوجداري دايا اگر او باجار بکوه دستی هیزین روسی او دی دورکا گلک فرها عرضی خواه جدست بده یفگینی بریکوژین سروکی هیزین واکنر لسر تلگرام خواه یا تایبت گرته که ویدیوی بلاف کریه نشان ده که آلای روسی دی دستی وی ده و دی بیجا که هیزین وی دی لسر هولا شاروانیا بخمود و آلای بلند بکن اوکرانیا دی بیجا وان پیتر جبیست ایریشن وان هیزان شکاندنه لباجارو که گوستومل نزیک کیف پایتخت اوکراینیا دیسان سربازین اوکراینی سیستم کی نو یه بروانیا عثمانی تاقید کن به مبستا آرمانچ کرنا درونان یعنی فروکن به فروکوان و موشکین کروز لگورا قماندار هیزین هوایین اوکراینیا سرگی نایف بر فرح کرنا توری گروکی چکی گرانی دیجا موشک و دیجا درونان گرینگا شبو بروانی جوان رنگ ایریشن لشکری روسی اوکراینا بوجوینا ولاتان سروکاتیا روسیا یاد انجمنا نتوینی گرتی دا جبو مها نیسانه وکا شقق برومتی دا بنافکر او تفلی تورابونا ولاتن روج آوا بو موسکو رولا خواه وکا بشک جدورا مهانه یاد نافبرا 15 ولاتن اندام انجمنا اولکاری دا دگل پیوندی نوین هری لحواز دگل روج آوا جدما شر سارو بصدما داگیر کرنا اوکراینا وزیر دروی اوکراینا دمیتری کولیبا راگهان دا سالاداری روسیا دوی دوره دا شقق بی بنافجاو انجواکا نافنتوئی هر وساد تویتر دا نویسی از جهمی اندام انجمن اولکاری دا خواست دکم کو حول روسیا جبو خراب بکارینانا دا سالاتا تیک بدن و روسیا وکا بن پیکرا یاساین انجمن اولکاریا بنافکر ام دزانن که فدراسیون روسیای هفکاری خواه به هوالبندین خواه را دومینه یعنی که درونین ایریشکر جوان را بد گوهیسن جبو شر لده جوان به دویه که تورا چکین گروک به دوشکین گرام بین برفره کرن او تیمین چکین گروک لسرانسر هریم اپراسیون باکور هاتنه به جه کرن دا که بنگه این انرژی گرینگ بنگه این لشکری و ین سیویل بپاريزن جارا داویه که موسکو د سروکاتیا انجمن اولکاری ده بجدار بو شباطا 2022 بو و گود وزیر درو سرگی لاوروف پلان هیا د داویا وی مهیده سروکاتیا جوینا اولکاری لسر پرآلی بونا بباندور بکه اوکراینا داخواست کریه که روسیا جوینا انجمن اولکاری به درخستن امریکا جی هر وصارخنیا اندامتیا ماینده یا روسیا د انجمن اولکاری دا کریه ام دزانن که ام نکارن هر بوستک ارده بپاريزن لی هر کارجی دست متد ام ده بکن بو پشفچونه و اگری هفته جسادی کاری ایرو ده لریکا کیو دست بکن و ام ده ریکا چرنگی او سامی دا بخن جیه که درون شهید شوکه دفرن که داگرکرین روز حول ددن به وان ما بترسینن لیندا تامس گرینفیلد بالیوزا امریکا گوت که او پیشبینیا و یکی دیگه که روسیا به آوایی که پروفیشنال ده سروکاتی تا تف بگره لی گمان خواه آنین زمان خمین خوشی لدورگریار روسیای آنین زمان و گنهکاری موسکو بن پیکرین مافین مروفان لأوکراینا شرمزار گر هیلین سندی دنگ امریکا جدامي كو روسيا دز بداگر کرنا اوكرانيا كري دهان هزار جنان بخوراي كتنا ناف هيزين لشكري اوكرانيا جبو برسينگرتنا هيزين روسي وزارتا بروانيا اوكرانيا دبيجا حتى داوية صالا بوري 6000 جنا خدمت لشكري ولاتي كريا دنگي امريكا بدو جوان خان مرة اختكو بري شري روجنا مفان بون بۆ یەکەم جار لە مانجی نۆدا لە نزیک ئیزیۆم چاومان بە مارهاری تاکەوت ئەو یاوەری تیمێکی تەلەڤیزۆنی دەنگی ئەمریکا بوو کە بە دوای تاوانە گومان لێکراوەکانی جەنگی رووسیادا دەگەڕان ئازا و بوێرانە گۆڕێکی بە کۆمەڵی پیشانداین کە تازە دۆزرابەوە ئێستا ئەفسەری ڕۆژنامەوانیە بۆ فەرماندەی سوپای ڕۆژهەڵات بانکرا بۆ پایتەخت جارێکی تر لە ئۆفیسی ئۆرانیسکا پراودا کۆبینەوە
کە ڕۆژنامەیەکی ئۆنلاینە و بەر لە جەنگەکە لەوێ کاری کردووە. کاتێک ڕووسەکان لە مانگی 2 ساڵی 2022دا هێرشان بۆ سەر کیف دەست پێ کرد، باوکی مارهاریتە ناوی خۆی تۆمار کرد بۆ خزمەتکردنی سەربازی. خۆشەویستەکەشی بە هەمان شێوە بڕیاریدا هەمان شت بکات و ناوی خۆی تۆمار کرد لە بەرگریکردن لە خاکەکەی. پێم وابوو ئەگەر چەکل بێت دەتوانم شتێکی زیاتر بکەم. نەمدەویست لە ئوکرانیا بچمە دەرەوە، دەمی شتێکی زیاتر بۆ وڵاتەکەم بکەم. ئەو دەڵێ قورسترینش لە شەڕەکەدا ئەوەیە هەواڵی مەرگی ئازیزانت ببیستیت. ناترسم بگەڕێمەوە بۆ ناوچەی دۆنێتسک و ئەو پۆستە وەربگرم، تەنها لەبەر ئەوەی بەڕاستی هەست بە ئاسوودەیی دەکەم لەگەڵ هاوڕێی سەربازەکانم. بەڵام کەمێک قورسە بیر لەگەلەکەم و هاوڕێکانم و باوکم بکەمەوە کە ئێستا لە بەخموتن. خۆشەویستەکەم کە ئەویش جووە بۆ ئەوێ، خزمەتکردن قورس نییە، بەڵام قورسە چاوەڕێی کەسێک بکەی لە بەرەکانی پێشەوە. ئەناستازیا پەیامنێری پێشووی تەلەڤیزۆن بووە، پەیوەندی کردووە بە هێزە چەکدارەکانی ئۆکرانیاوە. خەڵکی خێرسۆنە و دەڵێت بۆ ماوەی 3 ساڵی سوێتی پەیوەندی بە سوپاوە بکات، بەڵام دوودڵ بووە پاش ئەو هێرشە بەرفراوانی رووسیا شتەکان گۆڕا. لە 24 مانگی دوودا لەگەڵ دەستگیرانە ڕۆژنامەوانەکەمدا ڕۆیشتم کە سەربازێکی لیوای 95 هێرشی ئاسمانی ئۆلێکساندەر ماخۆڤم بردە کۆمیسیاری سەربازی. لە 25 مانگی دوودا پەیوەندی پێوەکردم و گوتی چۆنیت؟ منیش وتم کە ناوم تۆمار دەکەم بۆ سەربازی. پاشان کارەسات هاتوو لە مانگی 5دا دەستگیرانەکەی لە شەڕەکانی ئیزیۆمدا کوژرا. من وا دەمبینی کەسانی وەک ئەو نامرن، پێم وابوو هەموو کەسێک دەمرێت بەس ئەو نا. وە کاتێک تەلەفۆنیان بۆ کردم نەمدەویست کەس گوێ لەوە بێت کە من گوێم لێ بوو، زۆر سەخت بوو. دوای نزیکەی ساڵێک لە بەرەکانی شەڕ دوورکەوتەوە، سەرڕای سەرکەوتنە گەورەکان هێشتا خەم و پەژارەیەکی گەورە دایگرتووە. لەوێ بۆ من ئاسانترە بە چاوەکانم ڕزگارکردنی ئیزیۆمم بینی، ڕزگارکردنی گوندی دۆڤهێنکی کە ساشا لەوێ گیانی لەدەستا. ئیزیۆم و دۆڤهێنکی هی ئێمن، بەڵام ئەو واناکات ڕۆحم ساڕێژ ببێتەوە. ئەنەستازیا تامەزرۆی ئەوەیە بگەڕێتەوە بۆ بەرەکانی پێشەوە و دەڵێت سەرکەوتن چ مانایەکی گەورەی هەیە. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی میرۆسلاڤا گۆنگازێ دەنگی ئەمریکا کیف. لەبەرەوەی دەستگەیشتن بە ئاوی پاکی خواردنەوە لە زۆر شوێنی جیهاندا زۆر ئاڵۆز و زەحمەت بووە. کەمپانیەک تەکنەلۆژیایەکی داهێنەرانە بەکاردەهێنێتن بۆ یارمەتیدانی چارسەرکردنی ئەم کێشەوە بۆ دابینکردنی ئاوی پاک بۆ ئەو کۆمەلگایانە کە کەم خزمەتگوزەریەکان پێیان دەگاتن حتا لە هەندێک شوێنی ئەمریکادا. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاوی خاوێنی خواردنەوە سەرچاوەیەکی گرنگە و یەک لە کۆی 3 کەس لە جیهاندا دەستیان پەیدا ڕانەگات. ئەوەش زیاتر لە 2 ملیۆن ئەمریکایی دەگرێتەوە کە بەبێ ئاوی لە ماڵیاندا هەبێت دەژین، شتێک کە کۆمپانیای دیپ قازانجنەویست بۆ یارمەتیدانی چارەسەرکردنی کاری تێدا دەکات. خێزانە ڕەسەنەکانی ئەمریکا ئەگەری هەیە 19 هێندەی زیاتر لە خێزانە سپیپێستەکان سەرچاوی ئاو لە ماڵەکانیاندا نەبێت. ماڵە ڕشپێستەکان و لاچینەکان 2 هێندە زیاترە. نەتەوەی نەڤاهۆ گەورەترین ناوچەی پارێزراوی دانیشتوانە ڕەسەنەکانی ئەمریکایە لە وڵاتەکەدا کە لە سەرانسەری ویلایەتی ڕۆژاوای یوتا، ئەریزۆنا و نیو مەکسیکۆدا بڵاوبوونەتەوە. لە 140 دانیشتوانی ئێرە سەرچاوی ئاو لە ماڵەکانیاندا نییە. واتە زۆر جار خەڵک دەبێت تا 100 کیلۆمەتر ببڕن بۆ ناوشار و بگەڕێنەوە بۆ ئەوەی بەدەستی بهێنن. بۆ یارمەتیدانی چارەسەرکردنی ئەم کەمی ئاوە، کۆمپانیای سۆرس گلۆبال پانێڵی هایدرۆی داناوە بۆ کۆکردنەوەی هەڵم لە هەوا و دروستکردنی ئاوی خاوێنی خواردنەوە بۆ 500 ماڵ. کاتێک هایدرۆپانێڵێکی سۆرس دەبینیت کەمێک لە ئەمریکی خۆری ئاسایی دەچێت، تەنها کەمێک ئەستورترە و ئەوەی دەیکات بریتە لە وەرگرتنی تشکی خۆر و هەوا بۆ دروستکردنی ئاوی خواردنەوەی خاوێن. ئەگەر من تو یەکێک لەو پانێڵانە لە سندوقێک دەربهێنین و لە ماوەی 15 خولەکدا لەسەر زەوی دایبنین، دوای نیو کاتژمێر ئەوە دەبێتە پەرداخێک ئاو. هەموو هایدرۆپانالێک بە شێوەیەکی کاریگەر سەرچاوی ئاوێکی سربەخۆیە. ئەوە پێشهاتەیە کە ژیانی نەتەوەی نەڤاهۆ دەگۆڕێت بە تایبەت بۆ ئەندامانی بە ساڵاچووی کۆمەلگاکە. ڕاستێکە ئەوەیە کە وڵاتانی داهات بەرز ئەم قەیرانە نەبینراوانەی ئاویان هەیە کە کۆمەلگاکانی ناوسنوورەکانیان کە سەرچاوی ئاو لە ماڵەکانیاندا بەردەست نییە زۆر جار پرگوێ دەخێن و ئەوەش مایەی قبول نییە. جولی وەکتەر لە کۆمپانیای دیپ دەڵێت بەدەستهێنانی ئاو بە یەکسانی لە ئەمریکا پێویستی بە ژێرخانی گونجاو هەیە کە بە پێی پێداویستەکانی هەر کۆمەڵگەیەک بگونجێت. وەک دەزانین لە ژیانمدا هەرگیز بیرم لەوە نەکردوتەوە کە ئاوی خواردنەوە بگەێنرێتە ناو ماڵەکەم. شتێکە ڕاست لە بەردەستدایە لەبەری ئەوەی بچیتە واڵمارت و ئاوی خواردنەوەی ناوبەتڵ بەدەست
بزوێنین ئەوە نعمەتێکە بۆ من کە ئەمە بینم. لەگەڵ گۆڕانی کەشوهەوا و چوونەتەمەنی کەسەکانەوە ئەوەی هۆکاری فشارە لەسەر دانیشتوان دابینکردنی ئاوە. واکتەر دەڵێت ئەوەی پێویستە گەیاندنی گشتگیرە و چالاکانەیە بۆ هەموو کۆمەلگایەک ئەوانەی ئاوی خاوێنی خواردنەوەیان نییە. وریاکاڵە بۆ جولی تابۆ دەنگی ئەمریکا. بێگومان ئاوا بە خواردنیان بدەستخستنە ئاوا بە خواردنی پاقش ji بۆ هەر کەسێکی جیهانی هەبە مافەکی ئیسروشتیە لێ مەخابن گەلێک جارانە بیسین لەگەڵک وڵاتان ئەو کێشە هەیە و کێشەیە هەندێک هەیە و ئاوا بە خواردنی یا پاقش ناگەهتە هەر کەسی و ژی ئەنجام دەگەڵە خەڵک ژی نەخۆش دەکەوە هەلبەت و بێگومان ژی ئەوژی سەدەما هەندێک و گەلێک شەڕ و ناڕەحەتی لە جیهانی هەنە. بهیوی دەمێن خۆش سباهی مەجۆوانە دەگەلەوە بەرنامەکە دیە کورت کوونەکش ناتاوی دەمی هەر شاد و بەختەوار بوون و خدا حافظ.